دابازەوە دەکرێت کۆنفرانسی ڕەوشی ئازادی ڕادەربرین لە هەرێمی کوردستان لە هەولێر بەڕێوەچوو لەم کۆنفرانسەدا باس لە ئازادی ڕادەربرین کرا و بە تایبەتر ئازادی ڕادەربرین لە نێو کەناڵەکانی ڕاگەیاندن کە لەم ساڵدا ئامارەکان یاخود لە ساڵی 2022دا ئامارەکان چیمان پێ دەڵێن ئازادی ڕادەربرین و بە تایبەتتر بۆ ڕۆژنامەنووسان و میدیاکاران لە چه ئاستێکدا خۆی بینیوەتەوە. زۆر بەڕێز ڕێبین فەتاح ئەندامی ڕێکخراوی ئاشتی و ئازادی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاک ڕێبین سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دەمەوێت بپرسم لە ساڵی 2022 ئامارەکان تایبەت بە ئازادی ڕادەربرین و بە تایبەتی ڕادەربرینی ڕۆژنامەنووسان و میدیاکاران و کەناڵەکانی ڕاگەیاندن چیمان پێ دەڵێن؟ سڵاوتان لەبێ، سڵاو لە بینەرانی کورسات نیوز. لە ڕاستیدا ئێمە وەکو ڕێکخراوی ئاشتی و ئازادی لە چوارچێوەی باوەڕبوون بە پرسی ئازادی ڕادەربرین وەکو مافێک لە ساڵی 2016 بەردەوام بووین لە پرۆژە بەهێزکردنی یا پرۆژە پاڵپشتی ئازادی ڕادەربرین لە هەمان کاتدا چاودێری ئازادی ڕادەربرین لە ئاستی هەرێمی کوردستان و عێراق لە زمنی ئەودا بەردەوام راپۆرتی ساڵانەمان هەبووە چی ئەو پێشەلکاریانەمان تۆمار کردو کە بەرامبەر میدیا و میدیاکاران تۆمار ئەنجام دەدرێن یا پێشەلکاریانەی بەرامبەر خۆپیشاندان و بەشداران چاڵەکیەکانی ناڕەزایی یان چاڵەکانی مەدەنی و ڕێکخراوەکان بە شێوەیەکی گشتی ئەنجام دراون. بۆ ئەم ساڵ ئێمە راپۆرتی ڕۆژی میدیاکانمان بە شێوەیەکی گشتی خستە ڕوو لەلایەن تیمەکانی ڕێکخراوی ئاشتی و ئازادیەوە کە بە شێوەیەکی مەیدانی کار دەکەن لە سەردەم شار و شارۆچکانی هەرێمی کوردستان 259 کەیسی پێشەلکاریمان دژ بە میدیا و میدیاکاران تۆمار کردووە. ئەم 259 کەیسا بەسەرێکەوە 399 میدیاکار لە خۆ دەگرێت کە لە ماوەی ئەم ساڵەدا پێشەلکاریان بەرامبەر ئەنجام درراوە. واتە ژمارەی کەیسەکە دۆسیەکان جیاوازە لە ژمارەی ڕۆژنامەنووسانی پێشەلکاری بەرامبەر بە کراوە. بەڵێ بە شێوەیەکی ببوورە کاک ڕێبین دەمەوێت ئەو سەرنج بخەمەستەر ئەو پرسیارە زۆر جار ڕێکخراوەکان بە شێوەیەکی گشتی کاتێکە لە ئامارەکان لە کۆنفرانسەکان لە کۆتایی ساڵ یاخود 6 مانگ جارێ ئامارەکان بڵاو دەکەنەوە جیاوازی لە نێوان ئامارەکان هەیە. بۆ نمونە ڕێکخراوەکەی ئێوە جۆرێک لە ئامارەکان پێشلکاری لە ژمارەکان بە جۆرێکە ڕێکخراوێکی دیکە بە جۆرەکە هۆکاری ئەم جیاوازیە لە بڵاوبوونەوەی ئامارەکان بۆ ئازادی ڕادەربرین هۆکارەکەی چییە؟ دەستان خۆش بە ڕاستی ئەو پرسێکی زۆر جددیە. من دوێنش لە کۆنفرانسەکەدا تەوزیحاتم لەسەردا لەبەرەوەی هەریەک لە ڕێکخراوەکان یان ناوەندەکان وەکو ڕێکخراوی ئاشتی و ئازادی کە مهتەمە پابەندە لە زمینی پرۆژەی چاودێریکردنی پێشەلکاریەکانی ئازادی ڕادەربڕینی هەیە یا سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان یا سەنتەری میترۆ و ناوەندە هاشەوەکانی دیکە بە دڵنیاییەوە هەریەک لەوانە ژمارەیەکی دیاریکراویان هەیە سەبارەت بە پێشەلکاریەکان. ئەمە بۆ چەند هۆکارێکی تایبەت دەگەڕێتەوە لە ڕاستیدا. توانای تیمەکانی هەریەک لەو ناوەندانە لە دەستگەیشتن بە زانیاریەکان هەریەک لە ئێمە توانایەکی دیاریکراومان هەیە بۆی کە لە ڕێگای تیمەکانمانەوە یا لە زمینی ئەو پرۆژەی کە پێوەستە بە چاودێری ئازادی ڕادەربرین دەستمان بە چەند کەیس و داتا ڕادەگات. ئەمە یەک لە هۆکارە کاریگەرەکانە وا دەکات هەرێکمان ژمارەیەکی دیاریکراو لە کەیسەکانمان پێ تۆمار بکرێت کە دەستمان پێ ڕادەگات لێی بە ئاگا دێنەوە. لە هەمان کاتدا هەرێک لە ئێمە دەشێت میکانیزمی جیاوازمان هەبێت، فۆرمی جیاواز یا شێوەی جیاوازمان هەبێت لە تۆمارکردنی کەیسەکان. با من جیاوازێکی ئەساسی بڵێم. بۆ نمونە بەڕێزان لە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان چاوەڕێی ئەوە دەکەن کاتێک کە میدیاکارێک پێشەلکاری بەرامبەر دەکرێت خۆی بڕوا پەیوەندی بە سەندیکای ڕۆژنامەنووسانەوە بکات و لەوێ کەیسەکەی خۆی تۆمار بکە، ئەم پێشەلکاریە تۆمار بکە کە بەرامبەری کراوە. بەڵام میکانیزمی ئیشکردنی ئێمە جیاوازە. لەزم لە پرۆژەکەی ئێمەدا ئێمە خۆمان دەست پێشخەری دەکەین. چاوەڕێی ئەوە ناکەین کە ڕۆژنامەنووسەکە خۆی پەیوەندی بکات، دەشێ ئەم پەیوەندی نەکە. ئێمە کاتێک کە بە ئاگا دێنەوە یا زانیاریمان پێدەگا کە میدیاکارێک یا کەناڵێکی میدیایی پێشەلکاری بەرامبەر کراوە خۆمان بە دوواداچوونی لەسەر دەکەین وە کەیسەکەی تۆمار دەکەین. لەبەر ئەوە تەماشا دەکەین بەردەوام ژمارەیەکی زیاتر لە کەسەکان لای ڕێکخراوە هاوشێوەکان تۆمار دەکرێت وەکو ئێمە نە لای سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان. لەبەرەوەی وەکو گوتم ئەمان چاوەڕێی ئەوە دەکەن کە میدیاکارەکە خۆی دەست پێشخەری بکە و بڕاتە لای سەندیکای ڕۆژنامەنووسان و باسی پێشەلکاریەکە بکە. بەڵام ئێمە ئەگەر لە هەر شوێنێکە بزانین میدیاکارێک کەناڵێکی میدیایی پێشەلکاری بەرامبەر کراوە خۆمان دەست پێشخەری دەکەین پەیوەندی پێوە دەکەین. واتە هۆکاری جیاواز هەیە لە هەم توانای ئێمە لە دەستگەیشتن بە داتا و زانیاریەکان بە کەیسەکان کە ڕوو دەدەن هەرێک لە ئێمە توانایەکی مەحدود و دیاریکرامان هەیە و لە هەمان کاتدا میکانیزم و فۆرماتی جیاوازمان هەیە لە تۆمارکردنی کەیسەکان لەبەر ئەوە ئامار و داتاکان جیاوازن. باشە ئامارەکانی ئەم ساڵی 2022 کە
بڵاو کراوەتەوە بە بەراورد بە ساڵی 2021 ڕێژەکە لە هەڵکشاندایە یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئازادی ڕادەربڕین دەتوانین بڵێن لە ساڵی 2023 هەنگاوی 2022 هەنگاوی باشتری ناوە. لە ڕاستیدا مەسە قەزیەی قسەکردن لەسەر ئازادی ڕادەربڕین ناکرێت بە شێوەیەکی چەندایەتی و ڕێژەیی بەو شێوەیە قسەی لەسەر بکەین. یعنی ئەمە زیاتر بە بارێکی چۆنایەتی سەیری بکەین. یعنی هەر تەنها بارێ ڕێژەیەکە نییە. دەکرێت لە ماوەی ساڵێکە 500 کەسی پێشەلکاری ئاسایی تۆمار کرابێت. بەڵام کاتێک لە ساڵێکی دیکە 7 حاڵەتی کوشتنت هەیە. واتە مەترسێکی یەکجار گەورە ڕووی داوە. بارە چۆنایەتەکە نەوعیەتی پێشەلکاریەکان جیاوازن. یعنی ناکرێت ئێمە بارد قسەکردن لەسەر ئازادی ڕادەربڕین هەر خەتیسکەین لە ژمارە لە ئاماری تایبەت بڵێن ئەم ساڵ لەبەرەوەی بۆ نمونە 400 کەس ڕۆژنامەنووس پێشەلکاریان بەرامبەر کراوە و ساڵی ڕابردوو 421 کەس بوو کەواتە ڕۆژی ئازادی ڕادەربڕین بەرەو پێش چووە. نەخێر ئەمە تەنها بارێکی چەندایەتیە. بارە چۆنایەتەکەی خۆی لە جۆرایەتی پێشەلکاریەکان دەبینێتەوە. مەسەڵەن ئێستا ئێمە لە ماوەی ئەم ساڵە چەند حاڵەتێکمان تۆمار کردوون، چەند حاڵەتێکی دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان کە زۆر ئاماژەی خراپن. ئەگەر پێشتر ئەگەر لە ساڵانی ڕابردوو ڕۆژنامەنووسان لە کاتی ڕووماڵکردنی گردبوونەوە خۆپیشاندانەکان یا لە حاڵەتی ڕووماڵکردنی ڕووداوەکانی ڕۆژە دەستگیر دەکران یا ڕوبەڕووی پێشەلکاری دەبنەوە. ئەم ساڵ ئێمە کەسی دە ڕۆژنامەنووس یا زیاتر لە 2 ڕۆژنامەنووسمان تۆمار کردووە کە لە ناو ماڵ لە ناو ئۆفیس لە دەرەوەی کاری میدیایی لە کافتریایەک دانیشتو ئێوارە هێزەکانی ئاسایش بەسەریان دادا و دەستگیریان کردووە. یعنی ئەمە گۆڕانکاریەکە لە باری نەوعی پێشەلکاریەکە. باشە هەر تەنها ئەوە نییە کە با بڵێن ژمارەکە زیادی کردیا کەمی کرد ڕێژەکە، بەڵکو چۆنایەتەکەی بارە چۆنایەتەکەی سیرەکەی خراپتر بووە. باشە لەبەرەوە ناتوانین تەنها بارە چەندایەتەکە بکەینە پێوە کە ئایا زیادی کردو یا کەمی کردووە. ڕێژەکان ئەگەر کەواتە بۆ ئەم ساڵ بۆ ساڵی 2022 بارە چۆنایەتەکەی چۆن بۆ تایبەت بە ئازادی ڕادەربڕین ئەگەر واز لە چەندایەتەکەی بێنین چۆنایەتەکەی چیمان پێ دەڵێ؟ بڵێ بارە چۆنایەتەکە وەکو ئاماژەم پێکرد بۆ من تەنها یەک لە حاڵەتەکانی پێشەلکاریم باس کرد کە دەستگیرکردنە. ئەگەر سیرکەین مەسەن بە پێی داتایەکانی لای ئێمە لە ماوەی ساڵی 2022 42-43 ڕۆژنامەنووسی دەستگیرکراومان هەیە کە لە حاڵەتی جیازیات دەستگیرکراون. زیاتر لە 10 کەیسیان لە دەرەوەی کاری ڕۆژنامەوانی دەستگیرکراون. یعنی لە کاتێکا دەستگیرکراون کە خەریکی کاری ڕۆژنامەنووسی نەبوون. هێزی ئەمنی ڕۆژنامەنووس و تیمێکی ڕاگەاندنی دەستگیر کردووە بۆی کە ڕووماڵ خۆپیشاندانێکی کردووە کە خۆپیشاندەران مۆڵەتیان نەبوو بۆم خۆپیشاندانە. ئەزانی ئەمە حاڵەتێکی زۆر خراپە، ئاماژەیەکی یەکجار خراپە لەسەر ڕەوشی ئازادی کاری میدیایی لە هەرێمی کوردستانە. ئەگەر خۆپیشاندانێک دەکەن و مۆڵەتیان نییە بەڵام کەناڵەکانی میدیایی هەموو کاتێک مۆڵەتیان هەیە ڕووماڵی هەر بارودۆخی بکەن هەر چاڵکێک بکەن ئیتر مامەڵەکردن لەگەڵ کەناڵەکانی میدیایی و میدیاکاران وەکو خۆپیشاندەر ئەمە حاڵەتێکی یەکجار خراپەکە لە ماوەی ساڵی ڕابردوو بە تایبەت هەڵکشاوە. بە شێوەیەکی گشتی دوای بڵاوبوونەوەی و ئامارانە یاخود بە دواداچوونەکان هۆکارەکان یەم پێشەلکاریانە بە دیاریکراوی بۆچی گەڕاوەتەوە؟ ئەزانی ئەگەر سیرکەن زیاتر لە نوێی پێشەلکاریەکان لە هەرێمی کوردستانە کە دش بە میدیا و میدیاکاران دەکرێن لەلایەن هێزەکانی ئەمنیەوەیە، هێزەکانی ئاسایش، پۆلیس یعنی هێزەکانی ناوخۆ و زایدن هێزە سەربازیەکان. بە پلەی دوێم پێشەلکاریەکان لەلایەن وەزارەت و یەکە کارجێڕیەکان لە سەرتاسەری هەرێمی کوردستان تۆمار کراوە، ئەنجام دراون با بڵێنم پێشەلکاریانە. ئەزانی پێشەلکاریەکان هۆکارێکی دیاریکراویان هەیە کە باوەڕ نەبوونی تەواوەتی ئێمە بە قەزیەی ئازادی ڕادەربڕین. تەنها من یەک هۆکار دیاری دەکەم کە باوەڕ نەبوونمانە باوەڕ نەبوونێکی تەواوەتی بە ئازادی ڕادەربڕین وەک مافێک. بەڵێ کاگڕێبین وەکو کۆتا پرسیار دەمەوێت بپرسم بە شێوەیەکی گشتی ڕێکخراوەکان و لە نێویشاندا ڕێکخراوی ئاشتی و ئازادی دەکرێت چۆن کار بکات لەسەر مافی ڕۆژنامەنووسان و ئازادی ڕادەربڕین؟ ئەزان چۆن ئێمە لەوە تێدەگەن کە پاراستنی ئازادی ڕادەربڕین ئەرکی دەوڵەت یان حکومەتە. حکومەتی هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانە حکومەتی هەرێمی کوردستان بەرپرسە لە مسۆکەرکردنی ئازادی ڕادەربڕین. لەم چوارچێوەدا ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی دەتوانن ڕۆڵیان هەبێت لە بەهێزکردن و فراوانکردنی پانتایی ئازادی ڕادەربڕین. ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەپێی ئەو دەسەڵاتەی کە هەیتیان کە لە چوارچێوەی یاسادا دیاری کراوە کۆمەڵێک ڕێوشێنی مەدەنیان لە بەردەستدا پاڵپشت بۆ میکانیزمانەی کە
میکانیزمی مەدەنین بەکاری دێنن ئەتوانن ڕۆڵ بجێڕن لە ئاگادارکردنەوە هۆشیاری پێدان لە خستنە ڕووی پێشنیاز و ڕاستپاردە بۆ لایەنە پەیوەندیدارەکان ئەگەر سەری بکەین لە ماوەی ئەو چەند ساڵانەی ڕابردوودا بە دڵنیایی ڕێکخراوەکان تا ئاستێکی باش کاریگەریان هەبووە لەسەر قزی ئازادی ڕادەربڕین لانی کەم ئەو کۆنفرانساتانەی کە دەکرێت ئەم داتانەی کە ڕادەگەندرێن ئەمانە هەر هەموو بەرهەمی کاری ڕێکخراوەی لەسەر قزی ئازادی ڕادەربڕین و بە دڵنیایی کاریگەریان هەبووە لەسەر هۆشیاریکردنەوەی هەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەم لایەنە پەیوەندیدارەکان لە دەسەڵاتی سیاسی و قۆناغ بە قۆناغ ئەم بارە چۆنایەتیە ئەکرێ گۆڕان ینی ومێدمان هەیە کە گۆڕانی بەسەردابێت لە پێناو فراوانکردنی پارتای ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستاندا. بەڵێ زۆر سپاس بۆ ڕێبین فەتەح ئەندامی ڕێکخراوی ئاشتی و ئازادی سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس کە میوانمان بووی لە ستودیۆ هەولێرەوە.